بەڵێ دەچینە لای تەوەریەکەمی بەرنمەکەمان لە ئێستا هەریەک لە بڵێن ئەوانی کە لایانی شیعیان پێوترێ هەرێک لە چوارچەوەی هەماهەنگی و هەروەها کوتلەی سەدر گەیشتونە تا ئەو باوەڕی کە هیچ لایەکیان ناتوانن بە تەنیا حکومت پێک بهێنن ئەو چەقبەستوێ سیاسی عێراقیش ناتوان بە تەنیا تێپەڕێن ئەمە لە کاتێکە بەشێک لە هێز ویلایەنە سیاسەکانی عێراق دەڵێن نزیکبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کاریگەری ئەرێنی دەبێت لەسەر هێزە سیاسەکانی دیکە بە تایبەتی هێزە شیعەکان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ لە ستۆدیۆ میوانداری بەڕێز ڕێبین شەهید مەولود چاودێری سیاسیمان کردو کاک ڕێبین بانی باش بەخێربێنی ئێوە بنێرانی بەڕێزی باس زۆر بەخێر چاو با سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی هەر یەک لەو لایەنانە ئەوانەی کە باسمان کرد لایەنە شیعەکان بۆچی ناتوانن ئەم بارودۆخە تێپەڕێن سڵاو کاگڕان سڵاو لە ئێوە لە بینێرە بەڕێزەکانی کورسان نیوزێش هەڵبەتە بە پێویستی زانام لە سەرەتادا باسی ئەوە بکەم لە دوای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێویست بوو دامەزراندنی حکوومەتی نوێی عێراق بە چەند قۆناغێکدا تێ بپەڕێت بەڵام ئەوەی کە ئێمە سیر دەکەین لەو چوار قۆناغی کە پێویستە حکوومەت پێکێنان حکوومەتی نوێی عێراق پێدا تێپەڕێت تەنهایە قۆناغی بڕیوە ئەمیش دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و دوو جێگرەکەیەتی بەداخەوە دیاریکردنی سەرۆک کۆمار و دەستنیشانکردنی کەسێک بۆ پێکێنانی حکوومەت و دوجار پێکێنانی حکوومەت ئەم قۆناغانە تاکو ئێستا چەقبەست و کەوتونەتە بارێکی چەقبەست و پێم وایە لە ئێستادا لایەنەکان گەیشتونەتە ئەو قەناعەتەی بە تایبەت لایەنە شیعیەکان کە ئەگەر سازش بۆ یەکتر نەکەن ئەگەر لە یەکتر نزیک نەبنەوە ئەگەر بەدەم داواکاریەکانی یەکترەوە نەچن ئەوە ناتوانن لەو بارە چەقپەز و سیاسێکی ئێستا حکوومەتی عێراقی کەوتووە بەڕاستی دەربازیان ببێت و بگەنە ئەوەی کە بتوانن حکوومەت پێک بهێنن و من پێم وایە چوارچەوەی هەماهەنگی بە ئاشکرا ئەمەی بەڕاستە و خۆ ڕاگەیان کە ناتوانێت بەو شێوازەی کە لەم چەند هەفتە و مانگی ڕابردوودا سیاست بکەن ناتوانن حکوومەت پێک بهێن و بگەنە ڕێککەوتنێکی ئەوتۆ کە ئەم سێ قۆناغی ماوە بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق سەرکەوتوو بن بەڵێ باش هەردوو لە تا ڕادێک ئەگەر بە ڕاگەیاندنیش لە ڕێگەی ڕاگەیاندنەکانیشەوە زۆر بە ئاشکرا نێڵێن گەیشتنەوە قەناعەتی کە چیتر پێویستە حکوومەتی داهاتوی عێراق پێک بهێندێ ئیتر میکانیزمەکەی چۆن ئەدۆزرێتەوە ئەوە شتێک ئەوان ئەڵێن گیان هێشتۆ بۆ گفتوگۆ پێ دوایە گفتوگۆ لە نێوانیانە ڕووبدا من پێم وایە ئەم کوتلەی سەدر کە سێ کوچکەی کوتلەی سەدر لە ئێستادا سێ کوچکە نەماوە بۆ بە دوو کوچکە لەبەر ئەوەی سەدر لەم چەند ڕۆژێ ڕابردوو ڕایگەیان گوتی من بۆ ماوەی مانگێک بە ئۆپۆسیسیۆن دەمێنمەوە بزانم بارودۆخەکان چی لێ دێت بۆیە لە ئێستادا باشترین دەرفەت ئەوەیە حکوومەت پێک نهاتەوە بە ئۆپۆزیسیۆن حکوومەت مەبەستی ئەوەی وەکو ئۆپۆزیسیۆن چاودێری بابەتەکان دەکات نەکە ئەوەی کە لە ناو حکوومەت ئۆپۆزیسیۆن بێت بۆیە ئەم چاوی لەوەیە کە لایەنەکان و لایەنە شیعیەکان دەست پێش خەریەک بن یاخود ئەوەیە سازشی بۆ بکەن چونکە ئێمە هەمومان دەزانین سەدر لە سەرەتاوە ئامانجی ئەوە بۆ کە بە تەواوی ئەو حکوومەتەی دادەمەزرێت لەسەر بیر و باوەڕ و ئاگەی ئەم بێت بۆ نمونە حکوومەتی زۆری نەیگەرەک بوو بۆ نمونە سیر دەکەین لە پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کوتلەکەی ئەمە و جێگرەکانی هەردووکیش هەر لە کوتلەکەی ئەمە کە پارتیە و یەکێکیانی خۆیەتی و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران سونێ و کە هاوپەیمانی کوتلەی سەدرا بۆیە وا چاوەڕوان دەکرێت کە سەدر چاوەڕێی دەست پێشخەریەکی لایەنەکانی تر بێ کە سازشی بۆ بکەن بۆ ئەوەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش بەر سەدر بکەوێت و ئەم کەسە دیاری بکات کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەبێت لە حکوومەتی داهاتووی عێراقدا بەڵام ئەوەیە کە تا ئێستا لایەنەکان بە تایبەت چوارچێوەی هەماهەنگی ئەوەی خۆی و هاوپەیمانەکانی ئەوەی کە دەرکەوتووە ئەوەی کە پیشانیان داوە بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ تەنها ئەوەیە کە دەڵێن ئێمە پێویستە لەمە دوا سازش بۆ یەکتر بکەین بۆ ئەوەی چیتر پێکێنانی حکوومەتی نوێی عێراق تەخیر نەبێت و گەینە ڕێکەوتن باشە ئەو بابەتەی سربەخۆکان ئەم ساڵ ئەم جارە ببوورە کە هەڵبژاردن ڕووی داوە
ئەم بابەتە زۆر زیاتر بەزەقی هاتۆتە پێشەوە چونکە ئەوان کورسێکی زیاتریان بەدەزێناوە وەکو سربەخۆکان هەردوو لا داوایان لێکەن کە ئەم سربەخۆیانە ڕۆڵیان هەبێت لەوەی کە بتوانن کێشەکانێک لا بکەنەوە یەکێک پێی دەڵێ بڕۆن بتوان حکومت پێک بێن یەکێک پێڵێ مەسەلەن وەرن با بتوانین گفتوگۆ بکەین و حکومەتی داهاتوو پێکەوە پێک بهێنین سربەخۆکانە توان ڕۆڵیان چی بێ لەمەیە خۆ من پێم وایە بازاری سربەخۆکان ئەو کاتە گەرم بوو کە کوتلەی سەدری و چوارچێوەی هەماهەنگی پێک هات ئەم دوو بەرەیە بۆ پێکهێنانی خۆیان وەکو گەورەترین کوتلە پیشان دەدا و بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق بازاری سربەخۆکان ئەو کاتە گەرم بوو کە زانیان هیچ کات لەم کوتلانە ناتوانن بەتەنیا حکوومەت پێک بهێنن بەڵام من پێم وایە لە دوجاردا گەیشتە ئەو قەناعەتەی ئەمە هاوکێشەیەکی سیاسی جگە لەوەی کە نێوخۆی و ئیقلیمیە نێودەوڵەتیشە من پێم وایە لە پشت ئەمەوە هاوکێشەیەکی نێودەوڵەتی ئامادەیە بۆ ئەوەی حکوومەتی نوێی عێراق بە چ میکانیزمێک پێک بهێنرێت بەڵام ئەمە شتێکە پەیوەندی بە استراتیجیەتی دەوڵەتەوەیە ناکرێت تەنانەت ئەندام پەرلەمانەکان و خەڵکی لە بەرزی ناو دەوڵەتیش بیزانن جگە لە چەند کەسێکی یەکەمی سەرکردایەتی عێراقی لە ناو لایەنە سەرەکیەکانی حکوومەتی عێراقدا یاخود کوتلەکانی عێراق بۆیە سربەخۆکان لە ئێستادا ئەم ڕۆڵەیان نەماوە کە ماوەیەک پێجستا هەوڵێکیاندا کە بە ئایا بە خەمخۆری بێ بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق ئایا بە بەرژەوەندی بێ ئایا بە بەدەستێنانی پلەپۆست بێ ئەوەی کە چاودێرانی سیاسی باسی دەکەن و لاانێ بە ڕێزیش لە نزیکە و ئاگاد لێتی کە سربەخۆکان بۆیە ناتوانن ئەم هەنگاوە بنێن ئەگەر هەنگایەک بنێن بۆی کە دەست پێشخەر بن لەوەی کە لەگەڵ لایەنێکە مەسەنیا دەست پێشخەرێکیان هەبێ بۆ پێکهێنانی حکوومەت لەوانەیە لایەنێکی تریان بەدڵی نەبێ لەگەڵ ئەوەشا داواکاری ئەوەی کە ئەوان بەتەنها ئیش بکەن بۆی حکومەت بە پێک بێن نەمەش بابەتێکی قورسە یعنیوان لە بینی دوو بەرداشە گیریان خواردووە خۆی هەر ئەمە وای کردووە ئێستا سربەخۆکان ئێمە ئاگدارین لە چەند ڕۆژی ڕابردوودا چەند ئەندام پەرلەمانێکی سربەخۆ چەند لایەنێکی سربەخۆ دەستیان لەوە هەڵگرتووە کە بتوانین کاریگەریان هەبێت لە سەر کوتلە گەورەکان بۆ ئەوەی بتوانن حکومت پێک بێن یاخود لەوەی کە خۆیان هەوڵدان حکومت پێک بهێنن و چەند سربەخۆیەک دەستیان لە هاوپەیمانەتی ئیمتیداد و کۆمەڵ هاوپەیمانی تر کشاندوتەوە بۆیە ئەمە کار لەوە دەرچووە یاخود لە دەستی سربەخۆکان دەرچووە بیانەوێت خۆیان حکومت پێک بێن یاخود کاریگەریان هەبێت لەسەر پێکهێنانی حکومت بۆیە لە ئێستادا لایەنە بەهێزەکانی پێکهێنانی حکومت بە تایبەت لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگی و ناو هاوپەیمانەتی کوتلەی سەدری ئەمانە خۆیان دەستیان بەوە کردووە کە دەبێت خۆیان لە یەکتر نزیک بوونەوە ئەگەر خۆیان نەبن هیچ کامێکیان بە پشتیوانی سربەخۆکان ناتوان حکومت پێک بهێن و حکومەتی نوێی عێراق لەسەر ئەو ئەساسە دابڕێژن کە خۆیان گەرەکیانە بۆ نمونە کوتلەی سەدری تاکو ئەو کاتێک کە سەدر بێئومێد بوو لەوەی کە ناتوانێت حکومەتی زۆرینە پێک بێنێ دەیوت ئێمە حکومەتی زۆرینە پێک بێنین و چوارچێوەی هەماهەنگی ئێستاش لەگەڵ ئەوەیە کە دەبێت حکومەتی تەوافقی و شەراکەتی بێ کە ئەمە چەندین ساڵە عێراق لەسەر ئەم تەوافق و شەراکەتی دەڕوات و پێم وایە تا ڕادەیەک سەرکەوتوو بۆ لەبەرەوەی هەموو لایەنەکان توانیویانە پشتیان هەبێت لەو حکومەتی عێراقە بەڵام حکومەتی زۆرینە من پێم وایە حکومەتێکی تا ڕادەیەک تاگلایانی و تاک بڕیاری دەبێت و ئەمەش لە دوجاردا دیکتاتۆریەتی بەسەر لایەنە ئۆپۆزیۆنەکان و یاخود لایەنە بێدەسەڵاتەکانی ناو حکومەت و ناو دەوڵەت دەخوێت کاگرەبین شتێکی تر هەیە ئەوەیە کە باز لەوە ئەکرێت کە هەندێک لە لایەنەکان لەوانەیە خواستی ئەویان هەبێ ئەم بارودۆخی ئێستا بەردەوامی هەبێ بەو مانایی حکومەتەکەی کازمی بکەنە ئەمری واقعەوە بەردەوامی بە حکومەتەکەی بن شتێکی وا گونجاوە بۆ ئێستا عێراق یعنی ئەتوانرێ کازمی ئەم یعنی توانای ئەوەی هەیە بەردەوامی با بەم دۆخی ئێستا من پێم وایە یەکێک لەو بژارانەی کە لە ناو ئەنجومەنی نوێنەران ئەمڕۆ باز دەکرێت ئەوەیە کە یاسایەک یاخود چەند یاسایەک دەربکەن سەبارەت بە حکومەتی کاربەڕێکەر کە لە ئێستادا هەیە و مستەفا کازمی سەرۆکایەتی ئەم حکومەتە دەکات و ئەمەش پێم وایە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە قورسە لە ئێستادا لە ماوەیەکی کەمدا لایەنەکان بتوانن بگەنە ڕێکەوتن یاخود بە داواکاریەکان یەکتر ڕازی بن بۆیە
بۆ بار و گوزەرانی هاوڵاتیان و تێپەڕاندنی چەندین یاسای تایبەت بە بار و گوزەرانی هاوڵاتیان و یاخود یاسای خۆراک و کۆمەڵە یاسایتر ئەمانە هۆکاری ئەوەن کە دەبێت لە ئێستادا دەسەڵات بدرێتەوە حکوومەتی کاربڕێکەری کازمی کە ضروریەتە بۆ کۆمەڵانی خەڵکی عێراق بەڕاستی و ئەمەش لەوەوە هات و سەرچاوی گرتووە کە لایەنەکان بێئومێدن لەوەی کە بە زووتری کات بتوانن بگەنە ڕێکەوتن بۆ پێکەنانی حکوومەت. بەڵام هەندێک لە لایەنەکان خۆتە زانی بە تایبەتی چوارچێوەی هەمانگی لاانێ ئەم بابەتیان بەلاوە پەسەند نەبێت چونکە ئەوان داوا ئەکەن کە سەرۆکایەتێکی حکوومەتی نوێ پێک بهێندێت تا ڕادەیەک لە حکوومەتەکەی کازمی ڕازی نین. ینی ئەکرێ ئەمە بەردەوامی پێ بە زۆر ڕاستە ئەگەر ئەمە پەیوەندی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە نەبێت ئەمە هیچ ضرور نییە حکوومەتێکی کاربڕێکەر لە سەروبەندی پێکێنانی حکوومەتێکی نوێ یاسای بۆ دابڕێژرێت و درێژەی پێ بدرێت بەڵام دیارە ئەوەی کە سەدر لە ئێستادا سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران لە دەست خۆیاندایە کوتلەی سەدر و دژی هەموو ئەو داواکاریانەی کە چوارچێوەی هەماهەنگی هەیەیان یاخودە و ئایدی و بۆ چونانەی کە چوارچێوەی هەماهەنگی بۆ بارودۆخەکان و لەسەر کۆی پرۆسەکە هەیەە ئەمان لەوانەیە وەکو ئیسفزازکردنێک بتوانن کۆمەڵک یاسا دەربکەن بتوانن کۆمەڵی هەنگاو بنێن بۆ ئەوەی لە دوجاردا چوارچێوەی هەماهەنگی بێنە ئەو قەناعەتی کە ئەو داواکاری کوتلەی سەدرەهێتی بۆیان جێبەجێ بکەن و من پێم وایە ئەو پێداگیری بە تایبەت کە کوتلەی سەدر لەسەر سەرۆک کۆمار دیاریکردنی سەرۆک کۆمار کەسێک بێت لە کوتلەکەی ئەم بێت یاخود پارتی بێت ئەمە بەڕاستی تەنها ئیسفزازکردنی لایەنەکانت بە تایبەت چوارچێوەی هەماهەنگی و تایبەتتر یەکێتی نیشتیمانی کوردستان هەمومان دەزانین کە لە ڕووی هاوکێشەی نێودەوڵەتیشەوە کە ئەم قسەیە زۆر هەڵدەگرێت لە ڕووی هاوکێشەی نێودەوڵەتیشەوە بەڕاستی سەرۆک کۆمار ئیستحقاقی یەکێتی نیشتیمانی کوردستانە و هیچ مناقەشەی تێدا نیە. باشە لەگەڵ ئەوەشە بڵێن لایەنەکانی عێراق هەمویان نوێنەریان هەیە لە ناو دەستگا و دامەزراوەیەکی تەشریعە کە پێوترێ پەرلەمان. ئێستا پەرلەمان پێک هێنداوە ینی لیژنەکانیشی پێک هێنداون بەڵام هەمیشە بەردەوام لاانێ جەنابیش ینی تێبینیت ئەوەت کردبێ پەرلەمان ناتوانێت ئەو ڕۆڵە کارایی خۆی کە هەیەی بیبینێت ناتوانێت مەسەن یاسایەک دەرەچێ یاخود پرۆژە یاسایە گێت ئەوەنەی عرقەلە بۆ دروستەکرێ ناتوانێت تێپەڕێندێ پەرلەمان ئەتوانێت لە سای ئەم دۆخەیە ئەو ڕۆڵە گرنگی کە خۆی هەیەی بەرجەستەی بکە کاگرنج ئەوەندەی کە بیر و بۆچین وی تائیفی زاڵە بەسەر کوتلەکان و بەسەر لایەنەکان و بەسەر بەرەی بۆ نمونە سونە و شیعی و تاکەکان و سربەخۆکانیش بگرە ئەوەندە لایەنی ڕۆشنبیر و یاخود لایەنی ویستی بەرەو پێشچوونی حکوومەتی نوێ عێراق و دەوڵەتی عێراق و بیرکردنەوە لە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و تێپەڕاندنی ئەو یاسایانەی کە پەیوەندیان بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوەیە زاڵ نییە لە ناو ویستی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لەبەر ئەوەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران گوێگر و تابعی کوتلە و لایەنەکەی خۆیانن کە لەسەر ئەم لایەنە دەرچوون و بوون بە ئەندامی نوێنەران هیچیان خاوەنی ڕەئی خۆیانین تەنانەت سربەخۆکانی زۆریان کاریان تێکراوە لە ڕێگای پلە و پۆست و پارەوە ئەوانیش کردراون و خاوەنی ڕە و فکری خۆیانین بۆ ئەوەی بتوانن لە ناو ئەنجومەنی نوێنەران ڕۆڵێکی کاریگەر بگێڕن دوور لە ویستە تائیفی و ویستە لاوەکی و ئەوانەی کە دەتوانن دژایەتی لایەنەکانی تر بکەن و یعنی ئەوانە کاریگەری ئەمەیان بەسەرەوە هەیە و بەداخەوە کە ناتوانن ڕۆڵێکی کارابگەڕن بۆ بەرەو پێشچوونی ژیانی گوزەرانی هاوڵاتیان. باشە دوا پرسیارمان باوە بێکاک ڕێبین هەر لە عێراقا خۆتە زانی ململانێ هەیە لەسەر بڵێن بابەتەکان و چاق بەستویەکەش هەتا ئێستا بەردەوامی هەیە بەڵام ئێستا خۆشبەختانە دەبینین هەردوو لایانی سەرەکی هەرێمی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە لێک نزیکبوونەوەیان هەیە و گفتوگۆکەن و دانوستانەکەن هەم سەبارەت بە بابەتەکانی نێوخۆ هەم بابەتەکانی بەغدا ئەمە تا چەند کاریگەری و ڕۆڵی هەیە لەسەر ئەو بابەتانەی لە بەغدا هەیە. کاگرنج دەست خۆش پرسیارەکە زۆر زۆرور بووە من بەڕاستی بە پێویستم زانتی خۆمە سەر ئەم بابەتە ئەم هەنگاوانەی بلاسخارد یاخود ئەم هۆشداریانەی بلاسخارد کە ساڵێک نزیکەی ساڵێک لەمەوبەریش
هۆشدارێکی وایدا لەسەر هەرێمی کوردستان بەڵام لایەنەکان بە هەندیان هەڵنەگر بەڵام ئەم جارەیان ئەو هۆشداریەکەی پلاسخارد پێم وایە دەچێتە بوارێکی بەرەو پێشچوونەوە بۆ تەواوی عێراق و ئەم هۆشداریەی کە داویە بە لایەنەکانی هەرێمی کوردستان هۆکارێکی گەورە دەبێت بۆ ئەوەی تەواوی لایەنەکانی عێراق لەسەری بکەونە ڕێکەوتن و گفتوگۆ بە هۆکاری ئەوەی کە یەکێتی و پارتی کۆبوونەوەیەکی گرنگیان دوێنێ ئەنجامدا و ئەم کۆبوونەوەی یەکێتی و پارتی بەڕاستی کاریگەری دەبێت لەسەر نێوماڵی شیعش و من پێم وایە ئەم داواکاریانە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای ڕاستەوخۆ لە دوای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن هەیبوو بۆ لایەنەکانی عێراق و بۆ پێکێنانی حکومەتنی عێراق و ئەو کات بەگوێی یەکێتی نەکرا ئێستا یەکێتی خۆی ڕاگرد یەکێتی سەبری گرد ئەم دژایەتیانە یەکێتی کرا و ئەم فشارە حیزبیانی کە کرا سەر یەکێتی دوور نەبوو دوو ئیدارەی و جیابوونەوەی هەردوو زۆنی هەرێمی لێ بکەوێتەوە بەڵام بە خۆڕاگری یەکێتی بەڵام بەویستی یەکێتی بە ئیرادە گەورەکەی یەکێتی و هەڤاڵی بەڕێز ئەڤاڵ باڤڵ تاڵەبانی یەکێتی گەیشتە ئەو ویستەی کە خۆی دەیویست گەیشتە ئەو خۆناغی کە خۆی دەویست ئەوە بوو کە لایەنەکان بەڕاستی دەبێ گفتوگۆ بکەن بەڕاستی دەبێ لێک تێبگەن ناکرێ لەسەر داواکاری شخصی لەسەر داواکاری حیزبی لەسەر چەند بەرژەوەندیەکی تایبەتی خۆیان کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان پەراوێز بخەن بۆیە خۆشبەختانە دوێنێ ئەو کۆبوونەوەیە کرا کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردننی نوێنەرانی عێراق داواکاری بوو ویستی بوو بۆیە من دڵنیام ئەم کۆبوونەوانە پەل دەکێشن بۆ نێوماڵی شیعە ئینشاءڵڵا و ئەم یەکبوونەوەی نێوماڵی کورد و پێکێنانی ئەم لیژنانی نێوماڵی کورد دڵنیان لەوەی کە کاریگەریان دەبێت لەسەر یەخستنەوەی نێوماڵی شیعە. زۆر سپاس بۆ بەڕێز ڕێوین شەید مەولود کە بەڕێزیان چاودێری سیاسین و ئەمڕۆ لەگەڵمانە لە ستۆدیۆ ئامادە بووی. سپاس بۆ ئامادە زۆر سپاس بۆ کورسات نووسی ژوە بە خەمەوە بوونی بۆ پرسە چارە نووساز بەخێر بێ سەر بەخێر بێ.